بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام، ومن دعا بدعوته واقتدى بسنته وتأدب بآدابه وتمسك بشريعته إلى يوم يبعثون. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئیماندارانی بەڕێز و خۆشەویست گوێبیستانی رادیۆی ڕووناکی بەڕێز لە شاری هەڵەبجەی خۆشەویست و شاری سلێمانی خۆشەویست و شاری هەولێری خۆشەویست، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئەم بەرنامەیە و تەواوی بەرنامەکانی ترمان لێ قبول فەرمێ. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئارامی پەخشکا بەسەر دڵ و دەروونەکانمانە. خوای گیان ئەم سبێدەیە ئێمە لەبەر خاتری تۆ ئەلەم شوێنەدا دانیشتین و وتەیەک ئەدەین بە گوێی گوێبیستانی بە ڕێزماندا. یا ڕەبی خوایە گیان ئەمەمان لێ قبولکە و بیکەرە مایە ئارامی و خۆشی و شادی بۆ دڵەکان و ماڵەکان و نیشتیمانمان. بە ڕێزانم ئەم بەرنامەیە دەبا ئەمڕۆ لە هەڵەبجەی شەهیدەوە لێەوە پەخش بکرایە و جەنابی مامۆستا شێخ ئیبراهیمی نێرکزە جاڕی پێشکەشی بکردایە. بە سەفەرێک من گەیشتمە شاری هەولێر و جەنابی شێخ ئیبراهیمیش تەکلیفی کردبەوەی کە من ئەم بەرنامەیە لە خزمەتتانە لە شاری هەولێرەوە پێشکەش بکەم. بە ڕێزانم دیارە ئێمەی موسڵمان قەناعەتێکی کولیمان هەیە بەوەی کە مرۆڤەکان بە کۆمەڵێ تەور و ئەتوارە گوزەر ئەکەن و ژیان بەسەر ئەبن. هەندێک حاڵەتیان فەرەح و سرورە، هەندێک حاڵەتیان هەم و غەم و ناڕەحەتیە، هەندێک حاڵەتیان پێکەنین و ئارامیە، هەندێک حاڵەتیان نا پشێوی و ناڕەحەتی و گریانە. ئینسانی موسڵمان ئەبێت لە هەموو تەورەکانی ژیانیە، لە دەوڵەمەندی و هەژاریە، لە ناڕەحەتی و لە خۆشیە، لە هەموو کاتێکانە خوای جەلە جەلالوه لە یاد بێ. ئەوەی کە ئەمڕۆ بۆ ئێوەم ئامادە کردو بۆ ئێوەی بەڕێز بریتە لەوەی کە باسێکی هەموو غەمەکان بکەین و بزانین چۆن لەسەر دڵ و دەروونمان لا ئەچن. جەنابی مامۆستا شێخ ئیبراهیمی نێرکزە جاڕی پێشتر باسی گەشببینی بۆ کردوون، باسی گەشببینی کە ئینسانی موسڵمان پێویستە لە ژیانە گەشببین بێ وەکو ئیتمامێک تەواوکردنێک بۆ بابەتەکەی ئەو حەزم کرد لە باسی هەموو غەمەوە دەست پێ بکەم و چۆن ئینسانی موسڵمان لە ناو هەموو غەمەکانە نەجاتی ئەبێ و ڕزگاری ئەبێ. خۆشەویستانم پێشەکی ئەمەوێ تعریفی هەموو غەمتان بۆ بکەم. ئەو حاڵەتە نەفسی کە بەسەر ئینسانە دێت، ئینسان تووشی مشەوەشێکی زۆر سیر ئەکا. دیارە هەموو غەم بابەتێک کە زۆر پەیوەستنیە بە جەستەی ئینسانەوە، پەیوەستە بە دەرونی ئینسانەوە، پەیوەستە بە دڵی ئینسانەوە، پەیوەستە بە فیکری ئینسانەوە. ئینسان کاتێکەوە هەر ناڕەحەتیەک ڕوویتی ئەکا لە خۆ هەستەکە دڵی قەڵسە بێ، ناڕەحەت ئەبێ و زۆر کات ئەمە کاردانەوەی لەسەر بەشی مادەی ئینسانیش ئەبێ. ئەگەرچی هەموو غەم لە بەشی معنای ئینسانایە، بەڵام هەندێک جار کاردانەوەی ئەبێ لەسەر مەسەلەی ظاهری ئینسان، چونکە مەسائلە معنەویەکان و مادیەکان تێکەڵاویان زۆر زۆرە لەگەڵ یەکترە. بنمونە جاری وهەیە مادە تەسیر لەسەر معنای ئینسانەکە، هەندێک جار معنا تەسیر لەسەر مادەی ئینسانەکە. بنمونە لە ئەوەی علم النەفسە کە باس ئەکرێ ئەگەر ئینسانێک لیمۆیەک لە پێش چاوی لەت کرێ بە ئاشکرا یعنی ئەو لێەوە دەمی ئاو ئەکە بەبێ ئیرادەی خۆی، چونکە ئەمە مادەیەکە کە بە بینینی معنای ئەم ئەجوڵێنێ. هەندێک جار نا بابەتە معنەویەکان تەسیر لەسەر جەستەی ئینسانەکە ئەکەن. بنمونە کەسێک کاتێکە مەسەڵەن پخەیەکی لێ ئەکرێ و ئەترسێ، کاتێککە ئەترسێ جاری وهەیە لاشەی هەمووی ئەجوڵێ. ئەم لاشە جوڵانە من مادەی ئینسانەکەی، بەڵام پەیوەستە بە معنای ئینسانەکەەوە. بۆیە گرنگە ئێمە زۆر ئاگامە لە مەسلەی هەموو غەم بێ. یعنی ئیمامی شەوکانی لە فەتح القەدیرە قسەیەکی جوان ئەفەرمێ عولەما هەموو متفقن لەسەر ئەوەی کە دووشت زۆر زۆر ئینسانەکان پیر ئەکات، یعنی ئەوەندە کاریگەری لەسەر مادەی ئینسانە بێ پیری ئەکا. یەکێکیان بریتێ لە ترسان، یەکیان بریتێ لە غەم خواردن، خەفەت خواردن. ئەم دوانە زۆر عەجیب کاریگەری لەسەر پیری ئینسان دائنن. بۆیە ئینسانی موسڵمان
ئەبێ زۆر هوشیارانە تەعامل لەگەڵ هەموو غەمەکانە بکە و بزانێ چۆن لەگەڵ ینی ئەو ناڕەحەتیانەی مواجهەیان ئەکا چۆن بەرەنگاریان ئەکا چۆن لە بەرامبەریانە ئەوەستێتەوە ئەمە گرنگە ئینسانی موسڵمان لە حیاتی خۆیە لە ژیانی خۆیە ئەمە تایە ئەبێ ڕنگ بداتەوە ینی ئەمە بە جوانی بزانێت کە ئەم هەموو غەمەکە ڕوویتی ئەکا و چۆن لە چه ئاستێکایە بە چشێ بۆیە زۆر کات ئینسان ئەگەر نزانێ تەعامل لەگەڵ هەموو غەمەکانێکا تووشی نەخۆشی نەفسی ئەبێ تووشی خەمۆکی ئەبێ هەندێک جار حتا تووشی مەسائلی مەسی شیاطین ئەبێ هەندێک جار یعنی وای لێ تووشی فتور ئەبێ لە عیبادات و ئەوانە کاڵ ئەبێتەوە ئەضراری زۆرە مەسەلەی هەموو غەم بۆیە پێویستە ئینسانی موسڵمان هوشیارانە تەعاملکە لەگەڵ مەسەلەی ئەو غەم و ناڕەحەتیانێکەوە ڕوویتی ئەکەن عەزیزانم ئەمە لە خزمەتتانە چەند فەرمایشتێکی پێغەمبەریان صلی الله عليه وسلم باسکەم اینجا دوایی دێمەوە سەر مەسەلەی هەموو غەمەکە ئەمە یعنی پێشەکی باسی ئەوە بکەم کە چه ئەجرێکی گەورە چ پاداشتێکی گەورە لە مەسەلەی هەموو غەمە هەیە کە ئینسانی موسڵمان تووشی ئەبێت چونکە ئەم ژیانەی کە ئێمە پێ گوزەر ئەەکەین حتمن پڕە لە مەسائب هەر ئینسانێ وا تێبگە کە ژیانی نابێ مصیبەتی تیابێ ئەوە لە ژیان تێنەگەیشتوە چونکە ئێرە شوێنی ئیسراحەت نییە ئێرە شوێنی ئەوە نییە کە ئینسان ئیسراحەت کە و محاولە بکە بڵێن ئارامی لێرە بەدەست بێنێ نا بە پێچەوانەوە ئینسانی مسلمان لەم ژیانە لەم جێگایە ئەزانێت کە ئەمە شوێنی ئیمتیحانە ئەزانێت شوێنی ئەوەیە کە لێرە خۆی گەورە تاقی ئەکاتەوە بۆیە زۆر دڵخۆش ناکا بە دنیا و چاکیش ئەزانێت کە ئەمەی کە لە دنیا ئەگوزەرێ هەموو جۆرەکە لە ئیمتیحاناتی ئیلاهی جل جلاله بەڕێزانم یەکەمین فەرمایش ئەچمە خزمەتی بریتێ لەوەی کە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ إذا أراد الله بعبده الخير عجل له العقوبة في الدنيا ئەگەر خۆی گەورە خەیری بۆ عەبدێک ویستی تووشی خەیری بکە سبحان الله أفرمى عجل له العقوبة في الدنيا عقوبات سزا للدنيا خوي قورة تعجيلي أكا بسريعي للدنيا عقوبي خوي ورقري ولا قيامتها باك أبيتو أم فرمايشتا دروازي كي زور قورة بو إما أكاتو برزانم أبيش أويكا إنساني مسلمان زور آرام بكاتك خوي قورة عقوبي أدا للدنيا دا أنواع جوري عقوبة من هي للدنيا أي أو كساني كوا نخوشن أي أو كساني كقرزارن ئەو کەسانەی کە دڵدارن ئەو کەسانەی کە خۆشەویستەکانتان ماڵاوایی لێکردوون ئەی ئەو ئافرەتە بەڕێزەی ئەو پیاوە بەڕێزەی کە منداڵت نییە ئەی ئەو بەڕێزەی کەوا مناڵەکەت ناساڵەحە و هەرچی هەوڵ ئەدەیت نایەتە سەرڕێ ئەی ئەو کەسێک کەوا مناڵەکەت نەخۆشە ئەی ئەو کەسێک کەوا مبتەلا بووی بە نەخۆشێکەوە لە ماڵەکەتە باوکتە دایکتە هەر کەسێکت هەیە کە زۆر ناڕەحەت ئەوی بەدەست بە خێوکردنیەوە بە تایبەتی لەم زەمانەدا بزانە هەموو ئەمانە کۆمەڵێن نعمەتی گەورن خوای گەورە عقوبەتێکە لەم دنیا ئەدا و مەشغوڵ ئەبی بەم عقوبەتەوە بەڵام لە بەرامبەرە ئاگات لێبێ بە دڵنیاییەوە تۆ پاداشتێکی زۆر گەورە وەرئەگری و خوای گەورە دەرویەکی زۆر گەورەت لێ ئەکاتەوە و دیارە خوای گەورە خەیری بە تۆ ئەوێ بۆیە تووشی ئەم حاڵەتەی کردووی بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئارامانە ژیان بەرێتە سەر ئێمەی موسڵمان ئەبێ ئاگامان لێبێ لە کاتی مصیبەتەکانە ناڕەحەتیەکانە وا نەزانین خوا جل جلاله ڕقی لە ئێمەیە بۆیە تووشی مصیبەتمان ئەکەن نەخێر بە پێچەوانەوە خوای گەورە ئەو کەسەی خۆش ئەوێ و ئەیەوێت گوناهەکانی بەسەرەوە نەمێنێ ڕەفعی دەرەجاتی بکە بۆیە عقوبەتەکان گوناهێ تاوانێ ئەسیانێکی کردووە خوای گەورە بەهۆی ئەو عقوبەتێک کە لە دنیا ئەیدا بەهۆی ئەو مصیبەتێک کە لە دنیا ڕووی تێئەکە دەرگاکانی خێری بەسەرا واڵا ئەکە فرمایشتی دووەم کە ئەمەیە بچمە خزمەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن عظم الجزاء مع عظم البلاء ئەفەرمێ چەند ئینسان بەلاکەی قورستر بێ مصیبەتەکەی قورستر بێ ئیمتیحانەکەی سەختتر بێ ئەفەرمێ ئەوەندە زیاتر ئەجر و پاداش وەرئەگرێ ئەجری پاداشتی گەورە لەکوێ دەستگیری ئینسان ئەبێ لە کاتی مصیبەتی گەورەیە دەستگیری ئەبێ وإن الله إذا أحب قوما ابتلاهم ئەم فەرمایشتە زۆر عەزیمە ئەگەر خوای گەورە گەلێکی خۆشویست ئەوە ئیبتیلایان ئەکا فمن رضي فله الرضا هەر کەس بە ئیبتیلاکەی خوا ڕازی بێ خوا لێ ڕازیە ومن سخط فله السخط هەر کەس پێ ڕازی نەبێ وەلەی تووڕە بێ لەو بەڵایە خوای گەورە لێی تووڕە ئەبێ سبحان الله ئەم ئاەتەی کە رب العالمین فەرمێ رضي الله عنهم ورضوا عنه خوا لە کێ ڕازیە
تەنها لە کەسانێک ڕازێک کە ئەوانش بە ئەمری خۆی گەورە ڕازین. خۆشەویستانم زۆر گرنگە ئێمە ئیماندار، ئێمە موسڵمان زۆر بە ئارامی ژیان بەرینە سەر لەگەڵ ئەو بەڵام موسیبەتانەی کە ڕۆژانە توشمان ئەبن و ڕۆژانە ڕێمان پێ ئەگرن. کاتێکەوە ئەم موسیبەتە ئەبینی بەڕقەوە سەری موسیبەتەکە مەکە بە ڕەزامەندیەوە، چونکە خوا تەنها لە کەسێک ڕازیە ئەو بە ئەمرەکانی خوا ڕازی بێ. ئەو کەسێک کە بۆهتانێکت بۆ ئەکرێ و دڵت تەنگ بووە و ناڕەحەتی و ئێش و ئازار هەست پێ ئەەکەی، نا ئارام بە لەسەر خۆ بە، ڕازی ببەوە. ئەو کەسێکەوە شخصیتت لە کەدار کراوە، ڕازی ببەوە. ئەو کەسێکە ئەنواع جۆرەکانی موسیبەت کە ڕووی تێکردو لە ڕووی مادەوە بە تایبەتی ئەمڕۆ بەداخەواڵم کە هەرێمی کورسان بە قەیرانێکا تێپەڕێ کە خەڵکێکەمان زۆر ماندووە، خەڵکەمان زۆر ناڕەحەتە، دەیان تاجیر سەدان تاجیری گەورەمان هەیەکەوە ئیفلاسیان کردووە و ناڕەحەتن، بە هەمویان ئەڵێن فمن رضي فله الرضا رضي الله عنهم ورضوا عنه. خوا لە کەسێک ڕازی ئەویش بەکاری خوا ڕازی بێ. مادام تۆ لە کاتی خۆیان زەکاتت دەرکردووە، لە کاتی خۆیان سەدەقە و خێر و خێراتت کردووە، ئەم موسیبەتەی کە ئەمڕۆ ڕووی تێکردووی لە ڕووی مادیەوە ئیلا هەستێکی خێرێکی ئیلاهی تایە، بۆی ئینسان ئەبێت تەواوی ڕەزامەندی و تەواوی تەسلیم لە بەردەم ڕەب العالەمینە دەرببڕێ. فەرمایشتی سێهەم ئەچمە خزمەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خۆی گەورە ئیبتیلای عەبدێک ئەکا لەو شتانەی کە پێ بەخشیوە فیما ئەعطاه، شتانێک کە خۆی گەورە خۆی پێ بەخشیوە ئیبتیلای ئەکاتیە. یعنی شتەکە هی خۆت نییە، دەسە هی خۆت نییە خوا لێتە سەنێتەوە، قاچە هی خۆت نییە خوا لێتە سەنێتەوە، سیحەتە هی خۆت نییە، مناڵە هی خۆت نییە خوا لێتە سەنێتەوە، خۆشەویستێکتە، براتە، کەستە، عەزیزتە، ئەمرێ، هاوسەر و خۆشەویستە، هی تۆ نەبووە، خوا پێی داوی لێی سندیتەوە. فإن رضي بما قسم الله له بورك له فيه ووسعه. ئەگەر هاتو ئەم کەسە ڕازی بوو بەوەی کە خوای گەورە بۆی تەقسیم کردو بۆی دانا بوریکە لەه، خوا بەرەکەت بەسەریادا ئەبارێنێ، ووسعه و تەوسیعەی حیاتی ئەکا، ژیانی بەرەو دەوڵەمەندی بەرەو فەڕەحی بەرەو ئیسراحەت ئەڕوا. وإن لم يرضى لم يبارك له. ئەگەر ڕەزامەندیش نەبوو بەوەی کە خوای گەورە ئیبتیلای کردو بەو ناڕەحەتیە، بەرەکەت لەو ئیشە هەڵ ئەگیرێ. طبعا بەرەکەت خۆشەویستانم لە وتارێکی ترە جارێکی تر لە ڕادیۆ ڕووناکیەوە بە درێژی باسی بەرەکەتم کردووە. بەرەکەت بریتە لە زیادەبوونی هەر شتێک بە شتێکی شاراوە. عولەما ئەفەرمون جیاوازی نێوان بەرەکەت و زیادەت چیە؟ ئەفەرمون البەرەکەت بئەمر خەفی. بەرەکەت بریتە لە زیادبوونی شتێک بەڵام بەهۆی شتێکی پەنهانەوە کە کەس نازانێت، دەستێکی نادیارە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەبینی دەستی مبارەکی خۆی ئەخاتە ناو ئاوێکەوە، ئاوێکی کەم 300 و ئەوەندە سەحابە لەم ئاوە دەستنوێژ ئەشۆنەوە، دڵچەکانیان پڕ ئەکەن، ئاو ئەخۆنەوە، ئیسراحەت ئەکەن، خۆیان ئەشۆن. ئەم تۆزە ئاوە بەچی زیاد بوو؟ بئەمر خەفی، بە شتێکی شاراوە، بە ئەمرێکی نادیار. بۆیە خۆشەویستانم مەسەلەی ئەمری خەفی زۆر گرنگە، ئاگامان لێبێ و بە وریاییەوە مەسەلەی ئەمری خەفی ئێمە تەعاملی لەگەڵاکەین و ئینسانی موسڵمان یعنی ئەبێ یەکێک بێ لەو کەسانەی بگەڕێ بە دوای بەرەکەتە، لە کاتا ئەبێ بگەڕێ بە دوای بەرەکەتە، لە شوێنە ئەبێ بگەڕێ بە دوای بەرەکەتە، حتى لە خواردنەکانە بگەڕێ بە دوای بەرەکەتە، اینجا لە کەسەکانە وجعلني مباركا أينما كنت بگەڕێ بە دوای بەرەکاتەکانە. دەی یەکێک لەو شوێنانەی کە ئینسانی موسڵمان بەرەکەتی دەستگیر ئەبێ ئەوەیە کە ڕازی بێ بەوەی کە خوای گەورە بەسەریادا بارانوە. ئیتر ئەمە تۆزی هەموو غەمەکانی ئینسان کەم ئەکاتەوە. ئەبینی غەم و خەفەتێکت هەیە، کوڕێکی گەنجی جوانت کوژراوە، ڕۆشتووە بە زوڵم، ئەبینی مەسەلەن سەروەت و سامانێکی زۆرت لە دەستدا، ئەبینی زۆر شتی ناڕەحەت. کاتێکە ئەم فەرمایشتە جوانەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەخوێنیتەوە، لە ناختەوە ئەبێ ئارامێک ڕوتێکە وە ڕازی بی، خوایە بم بەشەی تۆ ڕازی بخوایە، سپاس بۆ تۆ، دیارە منت خۆش ئەوێ، من لەو عەبدانم کە هەڵت بژاردووم بۆ ئەوەی ڕەحم و بەزەیی و میهرەبانی خۆت خەیرت بە من ئەوێ، بۆیە تووشی ئەم ئیبتیلایە و ناڕەحەتیت کردووم. بۆیە ئینسانی موسڵمان کە ئاوا ڕازی ئەبێ، حتمما خوای گەورە بەرەکەت بەسەریە ئەبارێنێ و دەرگاکانی خەیری بەسەرا واڵا ئەکە. کۆتا فەرمایش لە خزمەتتانە کە ئەمەوێ باسی کەم، دواتر ئەچمە سەر بە درێژی باسەکانی هەموم و ئەوانەی کە تووشی هەم بوون. ئەم فەرمایشتەیە کە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان ئەگێڕێتەوە، فەرمێ
أفرمي يعني بيغمريان صلى الله عليه وسلم فرموي لا يزال البلاء بالمؤمن والمؤمنة بردوان بلاكان توشي إيمانداري بياو إيمانداري آفرت أبيت سبحان الله هەردوو کیانی باس کردو خوشکانی بەڕێز ئەوانەی کە تووشی ئیبتیلا بوون ئەوانەی کە دڵتان ناڕەحەتە ئەوانەی هەست بە نائارامی ئەکەن عزیزانم ئەمە تا پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕووی لە ئێوەیە ئەفەرمێ ما يزال البلاء بالمؤمن پیاوانی ئیماندار والمؤمنە ئافرەتانی ئیماندار لە چیە ئەم بەڵایانە في نفسه لە نفسیە ئەنواع جۆری نەخۆشی و ناڕەحەتی و ئازار لە ناخیا توش ئەبێ وەوەلەدیه لە مناڵەکانیە سبحان الله لە مەسەلەی مناڵەکانە ڕۆژێک دانیشتە بووم زۆر سرم لەو ڕۆژە سوڕ ئەمێنێ ئافرەتێک تەلەفۆنی بۆ کردم داوای لێ کردم یا مامۆستا فتوام بۆ بدە من مناڵەکەم ئەمەوێ لەبار ببم مناڵەکە لە سکمە ئەمەوێ لەبار ببم ئەمریش وتم ئەوە حرامە و نادروستە و نابێ کچی خۆم بەو شێوازە چونکە ئەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەخر ئەکا بەم ئومەتەوە بە زۆری ئەم ئومەتەوە و کەسیش نازانێ ئەو مناڵە عاقبەتی چەند خەیرە بێ و چی ئەبێ لەوە چێ بەس ئەو مناڵە سوودی بۆ ئێوە بێ ئافرەتی یەکەم ئەوە تەلەفۆنەکەی تەواو بوو ئافرەتی دووەم هاتە ماڵەوە مناڵێکی لەگەڵا بوو وتی مامۆستا گیر خۆردەوە دەست ئەم مناڵە مناڵێکی بچکەڵە وتی مامۆستا ئەم مناڵە دزی ئەکا بەم ماڵ بەو ماڵ بەم لە بەولە هەر فتوام بۆ بدە با بیکوژم نەجاتم بێت لە دەستی سبحان الله ئەوەش زۆر سێر و بەلامەوە سێهەم ئافرەتێک هات ئەگریا ئەو مناڵم نابێ مامۆستا بەشکە دوعام بۆ بکەی خوا ئەولادێکی ساڵحم پێ عەتا بکە بۆیە سرم سەوتم خوایە بەس خۆت دەرەقەتی عالەم دێ بەخوا کەس ناکرێ بس رب العالمين خوي طبعا لولدا إنسان جاري وهي وأزانة تنها أوي منالين جاري وهي منالت هي ناصالحة منالت هي نخوشة هند جار مثلا أفرتك منالين يعني أو بلاي خوي لمثلا ولدا هند جار أفرتك قال والله ما وصى كتمني دعاء بك بشك خوي يقول كتم بي عطاءك أمن زور ما عندي هندي أفريت قالنا والله ما وصى جان دعاء بك بش ما خوي كرم بداته كتم زوره والحال طبيعتي إنسان كان چونك إنسان كان همو أفرته كان إمام غزالي رضا ورحمة خوي اللي بيفرمي هرشي أفرته بيقرا لطبيعتي خويا حزأك كوري بي هرشي أفرته سبحان الله لناخيا لكروشي خويا حزيق لناخيا هي كأبيش أويا كمالي خوي لوا أبينته كوا كوري ببي بويت أما أنا هموي فتنن أما أنا هموي بلان كتوشي إنساني مسلمان أبن بويا بيغمريان صلى الله عليه وسلم أفرمي بردوام ما يزال ويزال يعني لا أتشي لزماني عربية ما يزال يعني لا ناتي يعني بردوام بلا بإيمان دارو إيمان داري نيرميوية اتر لنفسيا لأولاديا لچيترا وماله لمالو سروتو سامانيا يعني أبيني جاري واي آفرتي برز دي والله ما وصل 250 طبعا لمال مانية يعني بلايا لروي مالو توشد بوا يان هند جار نا او اندم مالك زورة زكاتي لدرناكري حقي خوي لدرناكري او شهر بلايا فرغناك يعني مرز اوني الا انسان يعني بلاك بريتي بلا لويك مالي النبي هي مالي هي بوي مالك وتوشي بلا بوا لبرو تشل نفسي خوتا تشل ولدتا تشل مالتا چونك هرشي مصائب انسان كان وغم انسان كان لمسة ورا خوي ابينتو مسائل النفس انسان يعني انسان واتي نقا نفس تنها بريتيا لمسائل نخوشي مثلا توشي ببي او انا والله عند جار انسان سبحان الله هر او كاتي خود كبزاي ادي او ابتلاي خويا لنفسته او صحة جوانيك لكاتي خويا بكاري نايني او ابتلاي خويا لنفسته بويا قرنقة إنساني مسلمان أقاي ليبي أكا بردوام يعني لكاتك فتنة كان رويتي أكن أو ضل قال خويا نبتشريني ضلي بم فرماشتي بيغمرجان صلى الله عليه وسلم خوش بك أفرمي بردوام إنسان إيمان دار نيرو ميكان توشي فتنة وبلاء ابن لمالي أنا لنفسي أنا لأولادي أنا برزة كانم ألم فرمايشتوا يك استنباط أكريك أفرمي ما يزال البلاء بالمؤمن والمؤمنة وما زال أخوة بشتيتي كردو كتوشي مصيبتي كردو العياذ بالله أو صفتي إنساني إيمان دار نيها بل كو دلت خوش بي كبلا رويتي كردي بيغمرجان صلى الله عليه وسلم بمؤمن ومؤمنا ناوتبا كبلا كان قرز بن بسرتو تو مؤمن ومؤمني آفرتي برستو مؤمني جنجي برستو مؤمني
لەبەرەوە ئینسانی مسلمان ئەزانێت کە ئەمە حکمەتێکی ئیلاهیتیە ئەفەرمێ دەی بەردەوام خی گەورە تووشی ئەم بەڵانەیەکە بۆ حتى يلقي الله تعالى وما عليه خطيئة سبحان الله حتى أقاته حضور رب العالمين يك خطيئة وقناهيك بسر ونما أما نعمتك زور قوري بلايا كاتك إنساني مسلمان توشي أبي والله خوش بستانم إنساني مسلمان توشي هندي بلا مصيبة أبي يعني رب العالمين بهوي وكومل قناهي زوري كردوه هموي أسرته بنمونا نظريك زورت كردوه توشي سەر ئێشەیەک ئەبی تووشی پێ ئێشەیەک ئەبی تووشی مناڵێکە تووشی نەخۆشی ئەبێ تووشی ئەرکی خەسەخانە وەرە و بڕۆ ئەبی ناڕەحەت ئەبی نا سبحان الله خوای گەورە بەهۆیەوە گوناهت لێ ئەوەرێنێ سەیرەکەی نەزەرێکت پێوە نەماوە دەستبازێکت لەگەڵ ئافرەتێکە کردووە ئەبینی تووشی کۆمەڵە مصیبەت ئەبی خوای گەورە بەهۆی ئەوە لەسەر جەم گوناهەکانت ئەبورێ تووشی غەیبەتێک هاتووی مافەکەی خوا لە غەیبەتە نەک مافی ئینسانەکە ئەو هەر بەسەرتەوە ئەمێنێ ئەبێ یان گردنی پێ ئازاکە یان ئەوەندە دوعای خەیری بۆ بکەیت تا خوای گەورە ئەو گوناهە لەسەرەوە لا ئەبا لەبەرەوە سەیرەکەی ئینسانی مسلمان کاتێک کە تووشی ینی ئەم گوناهانە ئەبێت لە دەوروبەری خۆیە خوای گەورە تووشی بەڵاو مصیبەتی ئەکا فەقیرێک جاری وا هەیە تۆ پشتت تێکردووە خوای گەورە ئیبتیلاتەکە لە ماڵەکەتە الجەزاء من جنس العمل زۆر کات لە نەفسە ئینسان تووشی گوناهانێک ئەبێ خوا عقوبەی نەفسی ئەدا لە ئەولاد و پەروەردەی ئەولادا تووشی کۆمەڵەیە هەڵا ئەبی خوای گەورە عقوبەت ئەدا بە ئەولادەکان یعنی جاری وایە تۆ کەم تەرخەمیت هەیە لە پەروەردەیانە سبحان الله رب العالمین ڕێک لەبەرەوەی تۆ کەم تەرخەم بووی لەمە ئیبتیلات ئەکا بە مەسئلەیەک لە مەسئلەی ئەولادەکانە بۆیە کاتێک کە ئەم هەموو بەڵاو مصیبەتت بەسەر خۆتەوە بینی بزانە ئەمە هەموو کۆمەڵێک تاوان هەیە لە پشتەوە خوای گەورە بەهۆی ئەم بەڵاو مصیبەتانەوە لەسەرتی لا ئەبا حتى ئەگەیتە لای رب العالمین بە چ شێوازێ مؤمنی نقي بمؤمنێکی نقي پاک ئەگەیتە حوزوی رب العالمین یەک گوناهت بەسەرەوە نیە پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ ڕۆژێک لە ژێر دارێکە دانیشتە بوو هەوایەکی زۆر قایم هات دای لەم دارە یەک پارچە هەموو گەڵاکان وەرینە خوارەوە پایز ڕەنگێکی درەنگ فەرمووی ئەمە چۆن ئەبینن واللهی نەخۆشیەکان کە ڕوو ئەکەنە ئینسانی مسلمان چۆن ئەم دارە گەڵای پێوە نەما ئاوا گوناه بە ئینسانی مسلمانەوە ناهێڵێ لەوە چی هەندێک گوناه هەبێ ئێمە زۆر لێ بترسین هەموو جارە دەست بەرزەکەینەوە خوائیان ئەو ڕۆژ ئەو هەڵەیەم کرد بەرامبەر بەو ئافرەتە هەڵم کرد بەرامبەر بەو فەقیرە هەڵم کرد بەرامبەر بەو پیرە ڕێزم لێ نەگرت هەڵم کرد بەرامبەر بەو میوانم کە هاتە خوای لەم گوناهانەم بورە تۆ بەردەوام دوعاکەی کە خوای گەورە لەم گوناهانەت ببورێ بەڵام ئەبینی بەهۆی نەخۆشیەکەوە بەهۆی بەڵایەکەوە بەهۆی دەردێکەوە ئیترسەوە لە ماڵ تابێ پارەیەک لێ ونەبێ خوای گەورە بەهۆی ئەوە سبحان الله لە گوناهت ئەبورێ ئەوەندە ئەرحەم الراحیمینە ئەمە سۆزی خۆ ئەگەیەنێ بۆ عەبدەکانی ئەمە خۆشەویستی خۆ ئەگەیەنێ بۆ عەبدەکانی وێ بەڕێزەکانم کاتێک حاڵەتێکی ئەوە بەسەر ئینسانی مسلمانە دێ ئەبێت دەرونی زۆر ئارام بێ ئەبێ ڕۆحی زۆر ئارام بێ بزانێت کە ئەمە يعني حاڵەتێکە هاتووە خوای گەورە بۆ ئەوە ئەم حاڵەتەی هێناوە بۆ ئەوی لێ ببورێ بۆ عەفوی کە وە ئەو کەسێک کە مەهمومی غەم لە دڵتایە دڵت خۆش بێ چکە خوات لەگەڵایە دڵت خۆش بێ بەخشندەی خوا تۆ دا ئەپۆشێ ئەی ئەو خوشکە بەڕێزەی کە زەواجت بۆ نابێ ئەمە مصیبەتێکە هەستەکەی هەندێجار غەم دڵ و دەروون داگیر ئەکا باش ئەگەر من بچوومایەتە ماڵی خۆم ئەو لە ماڵی خۆشتا بە هەمان شێواز و نەبێت لەوێ ئیسراحەتکەی لێش هەمان دەردە هەمان شێوازە لەبەرەوە دڵت خۆش بێ بەوەی کە ڕەب العالەمین دەرگاکانی خێر بەسەر تاواڵا ئەکا ئارامی بەسەر دڵ و دەروون تا دا ئەبارێت یعنی زۆر خۆشە ئینسانی مسلمان ئینسانی دیندار کاتێک کە خوای گەورە يعني لطفی لەگەڵا ئەکا و تووشی مصیبەتی ئەکا ئەم دڵ و دەرونی زۆر ئارام بێ و هەسکا بەوەی کە رب العالمین بە لطفی خۆی بە مەرحەمەتی خۆی بە کەڕەمی خۆی ئەمی بەسەر کردوێتەوە جا ئینسان ئەگەر ئەم هەستەی هەبێ دڵ و دەرونی زۆر ئارام ئەبێ و بە دڵنیاییەوە هەست بە ئارامێکی زۆر گەورە ئەکات کە خوای گەورە لطفی لەگەڵا ئەکا بۆیە خۆشترین ژیانە لەگەڵ بەڵام مصیبەتەکانە بەڵام بە تێگەیشتن لەگەڵ بەڵام مصیبەتەکانە ئینسانی مسلمان نابێت تەمەنایەوە کە تووشی بەڵایە بۆی تووشی ئەجر و پاداش بێ نا ولا غير أن عافيتك هي أوسع لي
پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمێ عافیت یعنی نەبوونی بەڵاو مصیبەت و ناڕەحەتیەکان هەمویان خوایان ئەوە بۆ من خۆشتر و باشترە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. حسنة دنيا وآخرة إنسان داوي هردوك بكا نك داوي مصيبتك قد إنسان مسلمان نابي داوي مصيبتك نبادا لجا مصيبتك درنتي بەڵکو داوای عافیتکە داوای ئەو کە خوا لە مصیبەتەکان دووری خاتەوە. لەگەڵ ئەمانەشە یعنی ضرورە ئینسانی مسلمان یعنی ئاگای لەو حاڵەتە بێ کە ئەم بەڵام مصیبەتە کە ڕوویتی ئەکا ئەمە مەوسیمێکی زۆر تایبەتە و ڕەحمێکی زۆر تایبەتی خوای گەورەیە کە بەسەریا واڵا بووە. پێش ئەوەی ناوبڕەکەمان بێتە پێشەوە ئەمەوێت لە خزمەتتانە ئەوە باسکەم کە ماوسە سعیدی نورسی قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ مەوسیم کۆمەڵێ مەوسیم هەیە مەوسیمی زۆر تایبەت بۆ عەبدایەتی. بەنمونە ئەڵێ کاتێکەوە خۆرە گیرێ مەوسیمێکە بۆ عیبادەتی خۆرگرتن بۆ نوێژکردن مەوسیمی ئەو نوێژەیە. مانگە گیرێ ئاوە باران نایبارێ مەوسیمی نوێژی بارانبارینە مردوو ئەمرێ لە بەردەم تا ئەوە مەوسیمی ئەوەیە نوێژی لەسەرکەی هەمووی مەوسیمی عیبادەتە. ئەفەرمێ کە بەڵاو مصیبەتیش هاتە سەرت ئەوە ئیتر بزانە ئەوە مەوسیمێکی زۆر باشە مەوسیمێکی زۆر چاکە بۆ ئەوی تۆ دوعاکەی چونکە هەندێک لە عەبدەکان دەست بەرزەکەنەوە لە بەردەم ڕەب العالەمینە ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە دوعاەکەن خوای گەورە لەبەرەوەی حەز ئەکا گوێی لە دەنگی ئەم عەبدەی بێ جوابی عەبدەکە ناداتەوە بۆی عەبدەکە ئیلحاحی زیاترکە بۆی عەبدەکە داواکاری زیاترکە بۆی عەبدەکە زیاتر بلاڵێتەوە بپارێتەوە تا ڕەب العالەمین دەرگاکانی خەیر زیاتر بەسەریا واڵا بکە. چەند خۆشە ئەو کەسێک کە دەست بەرزەکەیتەوە وا مەزانە کە خوای گەورە جوابت نەداتەوە ئیتر تۆ دڵت بشکێ دڵت نشکێ. هەندێک جار ڕەب العالەمین ئەوێ زیاتر گوێی لە دەنگ و نووزە و نرکە و ناڵەی تۆ بێ. بۆیە ئێمە مسلمان ئەبێ زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵەدا بنێن کاتێکەوە دەسەکانمان بەرز کردەوە وا نەزانین دوعامان گیرانە بێ کە لە دوای ئەم ناوبڕە دێمەوە سەر باسی دوعا. یەکەم پەیوەندیمان لەگەڵایە بەڕێز مامۆستا محەممەد پیرچینی بافەرمێ. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستای خۆشەویستمان من يعني بخوي بسيارك دو بسياري لدروز بهلا صلوات دو بسيار يعني تماشاك يعني كرون كدوا أجر اليوم اشتكناك ببعضهم حالي نبوي ممكن لو دبارة بكمو أيش أوس من خدمة ظاني من أو صور من بوبات كراك هو جارة حركة في صلوات اللي بيغمبر ده صلى الله عليه وسلم أو جارة يخواي جورا تدر صلواتي لو ده داتو ياخذ ده رحمتي لو دنيري أو زاني من طالما من بزورها بناس يعني مثلا زورها مسلمان لا أفريقيا البيوان هي معدل معدل روجانا 1000 صلوات 2000 صلوات ونبي بو حديثش بكابري او يد صلوات اللي يبداو او يد عبارة صلاة وهنا روجانا 1000 هي 2000 هي 5000 ماشا لو بسارية كم لو يا اويا اجل هر انسان طبعا انساني مسلمان توبة كارة طبعا من نالي كابري ودو اشي خراب بقري اوش بكنا او من نالي توبة كارو نشكره وخوي توبة دكا او نجد يري واوحموا دار رحمة الودي قاعد دبيتو لغناه لهم غناها كان يعني من او بسارية كم لو ندري يدوم من بسارية كم واضح بوانيه ان شاء الله بل ان شاء الله فرم واضح يدوم مش صلوات تابعك هذا لا پیغمبر صلى الله عليه وسلم اي پیغمبر اخوان مثلا فرموي روجانا تاريخ شي وقت يخون دكما الصلوات لبود فرموي باشا بلام اگر زيادش بكي باشترا اي پیغمبر اخوان او نيوي وقت يخون كرد صلوات هر فرموي اگر باشتر بكي باشترا لا اخر داوتي اي پیغمبر اخوان ايش دعايك ناكم الا صلواتي لددم انت فرمي اگر زيادش بكي فوتا او بو حاضي او هم غما ناتميني يعني انسان لبعدك ليه او صلوات انا بوشي اللي يبدك او كاو الصحابيه بيغمبري في عرض كرديا اوش والله هذا جو دله او ها بك تتهم غمد نامني
نظام بسيارة كان واضحة. بلى بلى واضحة إن شاء الله. السلام عليكم ورحمة الله. ورحمة الله وبركاته. عزيزانم لباسي دعاية لخزمتنا وستام كأم بلا مصيبتنا موسمي دعان أم باسكي حسني بصري رضا ورحمة خوي لبي بكم ك أفرمي سرم سر أمينك كسيك مكروب ونار حد بيت و عزيتي هبه 5 آيات لبيركا يا كمين آياتي إنا لله وإنا إليه راجعون كخوي يقول أفرمي أولئك عليهم صلوات من ربهم ورحمة صلواتي خوا رحمتي خوا جل جلاله بسري أنا دا باري بيوان ترمان لقلا كاق أحمد بافرمي. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. تاجر موافقتك والسلام. كان نرمت باراني نرمي رحمة بسراب باري إن شاء الله. طيب سلامتك إن شاء الله لقل جنابش تنا توجه يقرانا فرمو كاق أحمدي برز. ما مصاي برز. يعني بو تعبير ابن كيتي بدين محروم بيلا نتواني بدين حزيرك عمريك يعني وقو خلق برين صالنا قرباني بك بو بني فقير يعني نتواني كبرين صحتي نتواني كبروجي ببيع او خيرانك اوجه لله اخواك بوي براوة وكوا امكانيتي نبيع يشيكش كوا او امكانيتي اوشتان هو بك او انت خيري دستكي اما لو خيري بيا بشبيع زور شاكا إن شاء الله والله أحمد إن شاء الله وخير الموسى يا ربي كاي أحمد كاي عبد الكافي بريز بافرمي. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله كاي عبد الكافي بريز فرمو برام. أجل فقط خير ده ومامسا إن شاء الله. مامسا سبب بدعاء كذا. السبب دعاء. نزا فرانا. بلى. مامسا حالتكم بسجل عند الجاد مع الله بالكونية كأوهم الظلم جديدين كالهقبة مسلمان عند يتن ها كان من الزندان برايان مسلمانات كان يدفع مامسا والله وزن نجيا عند الجاد كده جريدة كان درنيا ربي لله ثلاثة هكذا أو شوازن بسجل ورد كده خشنيا كانت أول جائزة الزوري هو جدا سبحان الله ما كخوف فينا جي سير أوري دعوانا نكم هاي أمبراسي حالتك وقلي هذا بدرة الله سبحان الله ما مصار أمسوا خونكم بيني بنكسين محمد مهديان بشاندام بس سبحان الله بياني هسا مهد شوازي زم ناوك زوج استبريدها جميع هذا خيالكم بكم أو ناوها كذا محمد مهدي أكاديم مسلمانا كاسي أهلا وحالا يعني هل دو بيانية أو جودك الخوالنا ينبغى مسلمانان يعني فلسطين بزينة بتزورت أنت شجرة بزيتين مسلمانان ذكر حالة أنا بدينم يعني يادر مدعي خير اسمه كان زوج ثاني إن شاء الله دسكان خوش وعليكم السلام ورحمة الله إن شاء الله والله مددين برزا وي حسني بصريم لخدمتنا باسكت كأفرمي يعني سير بلا ما وكسي لنا راحتيا بي لإيش وأزارا بي بينج آيات دركا يعني لبيركا إيكيان إنا لله وإنا إليه راجعون كخوي يقول أفرمي يعني أولئك عليهم صلوات من ربهم ورحمة رحمتي إخوة أو كسي أو كلمة بلا يعني إنا لله وإنا إليه راجعون يعني سبحان الله رحمتي إخوة بهانا يا وديت صلواتي إخوة بسريع دا أباري دوها من آيات بريتيا لو الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل وتني وشي حسبنا الله ونعم الوكيل كبراسي زوزو قورية إنساني مسلمان يكسر فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء نابي خشكه داما لقلا بيونديك السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته. باشنا صيبرت الرسبي بكشي برزي من فرمو بس خوش برنامج كنتم قايل فاتنا خير داخل إن شاء الله عقبة خير بكشي برزي من فرمو كتشم برنامج صيبرت ولا مسجدة ولا برستان وكارمدان هاغاني برز الدعاء بخير وضعكم كان زورنا خوشة زور المسلمان زور خواخيشة من سبيل دعاء بودكن زوران باكم زور رجبينا هردا لي أمداريش كتانا بموتك زور نخوشة كشي زور قدانا سوادكم دعاء بخير بوكا إن شاء الله دعاء تايبتي بوكا كشي برزي مني إن شاء الله خواخير استعمل السلام سبرزي بوكا
باوکی ئەسمامان لەگەڵ فەرموو باوکی ئەسما. السلام عليكم. عليكم السلام ورحمة ماشي الله. ما مصجان سلامتي. سربرزبي باوکی ئەسمای بەڕێز موفق بی إن شاء الله. والله ما مصجان دوب شهر بازار دم درباري دوحة. بلى. يعني هو مثلا أكثر شيء ما دقرين مصدق ما مصجان يعني جولي هذا قرم يعني راس دروستي يعني زور كم معه. بلى. يعني كابلا لقى مشوار ذي بيدرو ذا كادر مكاكا وجناعة كل دري دخل خيدي كل بابا جناعة يعني ما مصلى درو بري لفيري بري لغش بري لخيانة بري يعني هذا من ما مصيني شارك يكملوا يعني دوحة قورنا بي أما يعني حامي قصيدة كان يعني أكلوا وشربوا ونستنوا ودانسوا وتلفزيون هم حرام وما مصلى. بلى. يعني كابلا لما عرض يجي ذكاء درو ذكاء كابلا عرض شيء دفروا شيء درو لسه ذكاء قوري كشكا دبري يعني ما مصلى يعني السطا بينزي ما يعني باشورك فيك أنا عيد كعمي لدو باري عودة ده يعني بس يعني بس يوين الناس يعني بس يباركي باك يعني حرام نبي ناس يعني وزوروش قبري قيامتي مع صبي إخوايا. بلى بلى. ما وصل سيري دوم مش يعني ما هو ليرة وقت خوي. خرج ده لقى مسوار ده ودي والله كاك الدين دار ما بيبذله وليري ما كيا يتساق ما بيبذله وليري ما وصل يسا وليري يعني تغير كده يعني برو أفرتانا همي مصباح ومغلق ويعني أو فندق وبيز أستيرو يعني أو شوا أو بارك أنا ما مستطيع يعني أفرد يسايك يعني الصفادوي إذا باللبراء أنا عيد كي بانتور وستريز يعني همي ناشرية ما مستطيع. بلى. يعني فساد دسي بس هذا قلت زور زعمة ما مستطيع يعني دسي أنخوش بي يعني زور يعني هولي عندها كاكا مش دكاني مشروب يعني دكانه كان قطعت كان او يعني زور يعني كاكا اللي بس بجانا كان ما مستطيع يعني حكم علمانية او افعاش دبي بروخرات يعني ولا ما مستطيع يعني او دومان قال لسنيك بوستي بيقنا بخوان ديمقراطي لستي يا راس فرمي إن شاء الله. والله مدد اسمي برز. عليكم السلام ورحمة الله. آياتي السهم كحسني بصير رضا ورحمة خوالي باسي أكاد أفرمي أويا كإنسان لكاتي مصيبتها بلي وأفوض أمري إلى الله هرتشي اشتيخ وما هم يدم دز رب العالمين إن الله بصير بالعباد خويك ولا بصيرة أقدار عبدكان يعني بعبادكان فوقاه الله سيئات ما مكروا سبحان الله قال إنسان أمقص يبكى وأفوض أمري إلى الله اشتكاني يخوم أدم ودس رب العالمين خويك ولا لهم مكروا فيلو كيد كان أي باريزي. آياتي شوارم أفرمي مسلي ذنونا كاتك ولا لنوسك حوتا وتي لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم أي أو كسي لا غم بجاراي زور أما بلا لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين وكذلك ننجي المؤمنين هم إيمان دارانا قرأ بلين لو غمو بجاري النجاة يا النبي. دايشي محمد من لقى الله فرمو دايشي محمد. عليك السلام ورحمة الله وبركاته. روسبي بكتب الرازي مني راديو كتكسك دايشي محمد بلا. كتيخهم أو من لخزمة دو آياتاني قرآنا لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين والله مشد أدمه إن شاء الله. سربرز بكتب الرازي كوتا آياتك حسني بصير الرسول رحمة الله عليه باسي أكاد كفر ما عجائب لي كسي مكروب كسي بغم لبيري بك أو يا ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين فأتاهم الله ثواب الدنيا وحسن ثواب الآخرة. خوش كنور من لقى الله فرمو خوش كنور. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته. فرمو. ما مستعبرزني وجهي خالد رازي بي. ما مستعباسي أو دعائي ونسد كردالي بردنك كم كأعتكان شمت يبري. بلنا فرمو. ما أو خلقاني استاكا لله مغمور وشوينا نكا ليام لبرد ترفي دعش كدين إريك لو آفرتاني إيرا وشو بيان دري كردبو دوامي بياوكشي نما بهيتي تيان نبو ما مستهد دقو شوان هرستيني وهر دقيرين نقا بياوكم أو كاتيك هاتم ويدا قول ما مستا قلت جيما لدوحي ونزبو لما مستاتي قلت خير الدقاتي خين دواري مني قلت أو دوحام لو بنصف بياوكم عند خين دواري هي لبردا كاتن والله ما مستبى ما وشكتم الحمد لله قلت بياوكم إيشي بو والله لخوشان يعني هر دقيقة زوزو استادي قلت
حالمان زۆر باشێ هەتا بۆ دەستانەی مامۆستا لە کاولەخانێکی سەرێکەت بوو لەو مارەنا دەبوو هیچیشمان لە ماڵێ نییە ئەلحەمدوللا دەمگۆ هەشتا کرد پێویست وەرە مارەم یعنی نەدەها زۆر حاڵی ئەوە بوو بەخۆشیەوە دەگوتم چ دەوێت لۆ جێبەجێ دەکەم ئەلحەمدوللا مامۆستا خوای گەورە بۆی مامۆستایەتی جێ لێ بوو مامۆستا ئەو دوعایە کرد خوای گەورە دەرکەی لێ کردەوە هەتا مامۆستا بخۆم زۆر سوودم لێ وەرگرتیا هیوادارم ئەوانەی کە خوێندەوار نییە لە مۆبایلەکانیان خەزم بکەن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين سبحان الله ئەو دوعایە وەکو معجزەی وایە زۆر سوودی هەیە مامۆستا کاتیشم لێگرتن وتم تەنها ئینسانەکان با سوودی لێ وەرگرن چونکە هەموومان ناڕەحەتیمان زۆرە لەناو ناڕەحەتی دەژین گوتم باستودی لێ وەرگن خاصەتەن دایکەکان کە کوڕەکانیان دەڕوە هەدەم چاو بەگریان خەڵک دەبینی زۆر گەنجەکان ڕوو لە هەندەران دەکەن دەحنید ئەو دەرێ دوحام دەوکە ئەو دەرێ دوحام کە مامۆستا خوا لێتان ڕازی بی سەلام عەلەیکم. عەلەیکی سەلام وەرەحمەتوڵڵاه خوا لە تۆ ڕازی بێ کچی بەڕێزم کۆتا ئاەت دوا پەیوەندیش وەرئەگرین دایکی سومەیە دوا پەیوەندی عەلەیکم وەرەحمەتوڵڵاه. عەلەیکی سەلام وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه فەرموو دایکی سومەیە. باش مامۆستای بەڕێز ڕۆسپی کچی بەڕێزم فەرموو. دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم. سەلامت بێ خوا عاقبەت خێر بێ فەرموو. مامۆستا وەڵڵا ئەم کوڕەکەم هەیە دەلە خراپە یعنی هەر یعنی لە ماری دێوی دەچی بەگش هەممان دادێ ئۆم دەدوعای لۆ دەکەین یعنی هیچ ئەوەی نیە هیچ عیلاجی نیە هەر حینەن یعنی دوژمنمان نەدێتەوە مارێ دەبی لێی بلەرزین یعنی ئەوە 2 هەفتە دەبیتن ئەوها گوتی نوێژی دەکەم دا نوێژی نەداخل گەلێکمان دوعالۆ کردە نوێژی دەکا بەس یعنی بینان ناکە هەرستەوە قەزای دەکا بەس یعنی هیچ گۆڕانکاری بەسەردا نایەتە نازانم لەو حالەیە ئەگەر دوحامان لێ بکەن یامزان ئینشاءالله شتێک باشە ئینشاءالله چاوەڕە ڕێنمایەکان ئامۆژگاریەکمان کە مامۆستای بەڕێز ئینشاءالله ڕسپی بێ کچی بەڕێزم موفق بی ئینشاءالله. ئەم 5 ئاەتە یعنی کە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ و باسی ئەکات زۆر گرنگە یعنی ئێمەی موسڵمان لە حیاتی خۆمانە ئاگامان لێ بێ لە کاتی موسیبەت و ناڕەحەتیەکان ئەمانە لەبیر نەکەین کاتێ موسیبەتێکت بۆ دێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون کاتێکەوە ناڕەحەت ئەبی حەسبنا الله ونعم الوكيل وأفوض أمري إلى الله لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين زۆر ئەبێ ئاگامان لەم فەرمایشتانە بێت کە خوای گەورە ڕێنمایی کردوون لە قورئانە ئەمانە دەروازەی خەیرن ئەمانە دەرگای خەیرن ئەمە یوجیب المضطر إذا دعاه کێ لە کاتی ناڕەحەتیە کێ جوابی تۆ ئەداتەوە غەیری ئەڵڵا نەبێ بۆیە ئێمە پێویستمانە لە کاتی موسیبەتەکانە وشەی ئەڵڵا لەسەر زمانمان بێ یا ئەڵڵا وردی سەرزارمان بێ. عزیزانم ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبی جوانی فەوائدە الفوائد شتێکی مەقولەیەکی زۆر جوانی هێناوە یعنی باسی ئەومان بۆ ئەکا کە تۆ بە تەنها نیت کە مبتەلا بوویت و ناڕەحەت بوویت و تووشی ئازار بوویت ئەفەرمێ یا مخنث العزم أين أنت والطريق طريق تعب فيه آدم وناح لأجله نوح پێغەمبەران عليهم الصلاة والسلام هەموو مبتەلاون تۆ بە تەنها نیت ئەوە تا ئادەم تایە مانوو بووە ئەوە تا نوح هاواری بۆ کوڕی هەڵساوە ورمي في النار الخليل زۆر خۆشەویستی خوا جل جلاله خولت صفتێکە لە حب زۆر زیاترە يعني إبراهيم عليه السلام گەشتووە ڕتبەی خولت لەگەڵ رب العالمینە خەلیلی خوا بوو دەی لەگەڵ ئەوە ڕميە في النار فرێدرایە ناو ئاگرەوە وأضجع للذبح إسماعيل يعني ڕاکشێنرا بۆ ئەوی سەر ببڕێ کێ ئیسماعیل خۆشەویستی يعني خوا جل جلاله وبيع يوسف بثمن بخس سبحان الله بيغمبرك بي عليه الصلاة والسلام أو ددم وشاود وسيم جوان بيت بلام بثمن بخس دراهم معدودة فروش وكو عبد وكو كويلا ولبث في السجن كان يجلس سجن ما يوا 9 سنين إنجى زكريا ونشر بالمنشار زكريا سبحان الله لتوقي سريا وحتى وكنا وراسك كراب الدولة بمشار هنا أنا أخواره يحيى عليه السلام يعني سبحان الله يعني سربرا بيغمبرك لبيغمبران بس سربرين سربرا وقاس الضر أيوب هوما أزانين أيوب عليه السلام
چەند تووشی ناڕەحەتی بوو. چەندێک داود عليه السلام گریا. اینجا عیسا عليه السلام چۆن وەفاتی کرد لە غەریبیە بێکەسیە. چۆن پێغەمبەریان محەممەد صلی الله عليه وسلم ئەنواع جۆرەکانی فەقیری و هەژاری و نەداری و عەزەت و ئازاری بینی. ئەی یعقوب عليه السلام چاوی کوێر نەبوو لە چاوەڕوانی کوڕی ون بوویە. عزیزانم والله ئینسان کە باسی ئەم پێغەمبەران عليهم الصلاة والسلام ئەخوێنێتەوە دڵ و دەرونی زۆر ئارامە بێ. ئەبینی تۆ بە تەنها نیت کە مبتەلایی، ئەمە حەقی بەسەرەوە نییە خۆ غەزەبی لێگرتبی. نا، ئەم پێغەمبەرە عەظیمە خۆشەویستانە سبحان الله هەموویان تووشی ناڕەحەت بوون، تووشی ئازار بوون، تووشی ئێشاتون. ئەتۆ سێری ئادەم کە عليه السلام خاوەنی عیزەتێکی وە مەلائیکە سوژدە لە بەردەمیا ببە تووشی تاوان ئەبێت، دوایی لە بەهەشتا دەرئەکرێ. لەم فەزیلەتە گەورەیە تۆ دەربکرێ لەناو بەهەشتا و ئیتر بێت تعبی دنیا دەست پێ بکەیت و ناڕەحەتی دنیا دەست پێ بکەیت. ئەمە چەند بە ئازارە بۆ پێغەمبەرێکی گەورە، بەڵام ئەمانە لەبەرەوەی خواناسی ڕاستەقینە بوو دڵیان زۆر زۆر ئارام بووە. عەزیزانم بە قووەترین وەسیلەیەک لە وەسیلەکان بریتێ لە دوعاکردن، زائیدەن تەوبەکردن، ئیستیغفاری زۆر. ئەمە بەڕاستی ئینسان زۆر ئازارەکان لەسەر دڵ و دەرونی کەم ئەبێتەوە. اینجا ئیشتیاق بۆ بەهەشت کاتێ ئەم مەحنەتانە ئەبینی ئەزانی کە دنیا بای ئەوە نییە کە تۆ خۆتی لەگەڵا مانوو بکەی، بای ئەوە نییە کە دڵەکەت پڕ لە غەم بکەی. ئەی ئەو کەسێک کەوا کوڕت ئەمرێ کورە لە باشتا کوڕت نامرێ، ئەی ئەو کەسێک کە مناڵت نییە بێخەم بە لەوێ خوا بۆت پڕ ئەکاتەوە، ئەی ئەو کەسێک کەوا لێرە نەخۆشی کورە لەوێ سەحەت و عافیەت هەیە. ئەنواع جۆرەکانی نەخۆشی دەرونی کە خەڵک ئەمڕۆ زۆری توش بووە بەهۆی ئەم وەزع قەلەقەیەکەوە لە هەرێمە هەیە. دڵتان ئارام بێ، بەهەشت چاوەڕێمان. اینجا تەوبەیەکی سادقانە بگەڕێ بگەڕێ بگەڕێ، بزانە گوناهت لەکوێ کردووە تەوبەکە تاوەکو خوای گەورە دەرگاکانی خەیر بەسەر تاواڵا بکە. عزیزانم ئێمە ئەنواع جۆری بەڵاو موسیبەت دەورەی داوین، بۆ هەر هەمومان پێویستە سەر نەبیکەین لە بەردەم ڕەب العالەمینە، سەرمان کەسکەین لە بەردەم خوایە، تەوبەیەکی سادقانەکەین تا لەعەل ڕەب العالەمین دەرگاکانی خەیر بەسەرمانە واڵا ئەکە. کورتە پوختەی ئەوەی کە عەرزم کردن، ئێمە هەمومان حاڵەتێکی طەبیعیە لە ژیانە تووشی هەم ئەبین. پێغەمبەریان صلی الله عليه وسلم پەنای گرتووە بەخوا لە هەم و غەم. اللهم إني أعوذ بك من الهم والغم والهم والحزن. غەمباری پێغەمبەریان صلی الله عليه وسلم یعنی دوعای کردووە پەنای گرتووە بەخوا. ئێمەش پەنا ئەگرین بەخوا لەوەی کەوا غەمبار بین، بەڵام حاڵەتێکی طەبیعیە بەسەر ئینسانە دێ هەموو کاتێ جەوی لە خۆشیان نییە تووشی ناڕەحەتی ئەبێ، بەڵام ئەم ناڕەحەتیانە بێحکمت نییە. کەواتە مادام بێحکمت نییە بەڕێزەکانم پێویستمان بەوەیە کە ئێمە لەناو ئەم مصیبەت و ناڕەحەتیانە چاوی نعمەتمان بکەینەوە، بزانین ئەمان نعمەتن، چاوی سوپاسگوزاری بکەینەوە، سوپاسی خواکەین، چاوی وردکەینەوە بە گوناهەکانمانە بگەڕین تەوبە و ئیستیغفارکەین. ئەمە گرنگە لە حیاتی ئێمەدا. ئەو کەمە کاتی کەماوە ئەچمە خزمەت پەیوەندیەکان ماوسا محەممەد پیرزینی کە باسی ئەوەی کرد کە ئایا ئینسان سەڵەواتی زۆر بدە خوای گەورە لە گوناهەکانی ئەبورێ. طبعا ئێمە دیارە کە دوو جۆر گوناهمان هەیە، گوناهانێک کە پەیوەستە بە ئینسان بینی خۆی و خوا، گوناهانێکیش پەیوەستە بە عەبدەکانی خوا، و ئەو گوناهانی کە پەیوەستن بە ڕەب العالەمینەوە دڵنیابێ ئەو کەسە کە خوای گەورە لەسەر جەم گوناهەکانی ئەبورێ. بەڵام ئەوەی کە پەیوەندە بە عەبدەکانی خواوە پێویستە ئەو کەسە بڕوا بگەڕێ، گردنی خۆی بە عەبدەکانی خوا ئازاد کە. ئەو فەرمایشتە کە ئەفەرمێ چارەکێک لە وەختی خۆم ئەدەم بە سەڵەوات، نا ئەفەرمێ چارەکێک لە دوعاکانی خۆم، نیوە لە دوعاکانی خۆم، سێ چارەک لە دوعاکانی خۆم، تەواوی دوعاکانی خۆم ئەدەم، یەک لەسەر سێ یان تەواو هەمووی ئەدەم بە سەڵەوات. پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە ئیتر هەموو کارەکانت بۆ جێبەجێ ئەکات. طبعا فعلا ئەبەو شێوازەیە ئینسانی مسلمان ئەگەر سەڵەواتی زۆر زۆر بدا، بەڵام ئەمە ڕوتبەیەکی زۆر گەورەیە، بۆیە ئەبینی ئینسان سەڵەواتی زۆریش هەندێک جار لێ ئەدا، بەڵام لە قەلبێکی غابێت، چونکە سەڵەوات دوعایە عەزیزم، سەڵەوات دوعایە. پێویستە ئینسانی مسلمان بە دڵێکی زۆر ساغەوە وریاوە ئەندەجار لە دڵێکی لاهیەوە دوعاکان ئەکا یان سەڵەواتەکان ئەدا، بۆیە هەم لەزەتیان لێ ناکا یان لەزەتیان کەم لێ ئەکا، یان ئەوەتانێکە ئەو دوعانە نابنە هۆکاری ئەوەی کە هەنگاوی گەورەتر زیاتر بنێ.
و هەندێک جاریش تووشی مصیبەت و ناڕەحەتی ئەبێت لەگەڵ سەڵەواتەکانیشا چونکە خەلەلێک لە جۆری سەڵەواتدانەکەی هەیە ئەگەر نا ئەو کەسەی بەدڵنیایەوە تەواوی سەڵەواتەکان بە جوانی لێ بدا وەکو خۆی ئینشاءالله خوای گەورە دەروی خێری لێ ئەکاتەوە. کاک ئەحمەدی بەڕێز ئەمەوێ قسە لە خزمەت تا بکەم کە ئەویش ئەو کەسانی کەوا مەحرومن لە حەج لە قوربانی لە عومرە لە ڕۆژوو کە لەسەر ئیمکانیت نییانە بەڵام دڵەکانیان بەسۆزە دڵەکانیان ئەکوڵێ دڵەکانیان یعنی ئاگری تێبەر بووە لەبەر ئەوەی کە زۆر ناڕەحەتن لەوەی کە چۆن یعنی خوای گەورە دەروی خێریان لێ بکاتەوە و خوای گەورە يعني إمكانيتان بداتي أواني إن شاء الله وكو خلقاني تر مأجورن ولما أفرمون شون أو كساني بيغمبري خوان صلى الله عليه وسلم نبيني واشتياقيان زياتر بيغمبري خوان صلى الله عليه وسلم وفرمي أوانا زور خوشويسيان بو من زياتر كرشي منشان نبيني أو كسانج اشتياقيان بو حج بو عمره بو قرباني بو رجو زور ونهاتوانا أميد معنا إن شاء الله بهوي أو ناخا باكي كهيانا خواي قورا وكو أواني تر مأجوريان كاك عبد الكافي بريز كأفرمي أوهم ظلم أبيني رجانا والله عزيز أمر إنسان مسلمان أجر تنها ناخي بإيش بو أمتي إسلامي ناخي بإيش بو أو نارحت يعني توشي أمة أبن بو أزاراني توشي خشكو براني أمتي إسلامي أبن والله أول دي بس اللي بردم رب العالمين سر برزكاته وبالله خواهي كان من يشكم لعبده كان أجر شي هيك بينكره بلام ظلم لقل هجاران وفقيران ومظلومان أبو إن شاء الله خواهي قول زول لطفي لقل أكا دواء كين نزاتي باكي بروردگان ضلوا درون من آرام كاتو بويك رحموا بزي خوي بسر من أباريني هواش من كاتو لويك أو نارحتي ومحنتو إيشو أزاراني كهيا درقايك خير بسر أمتا والله خوايا خۆمان زەلیل ئەکەین لە بەردەمتا لێت ئەپارڕێنەوە کە دەرگاکانی خێر بەسەر ئەم ئومەتا بکەرەوە ئەم تەفرەقە و ناکۆچیە و ناڕەحەتی لە بینیانە مەهێڵەی رب العالمین. دیارە خوشکە هودای بەڕێز باوکی زۆر ناساغا داوای دوعای خێری کرد ئێمە دوعای خێری زۆر تایبە ئەکەین یا ڕبی خوای گیان داوات لێ ئەکەین لە باوکی خوشکە هودا یا ڕبی خۆیە شیفایەکی عاجلی بۆ بنێنەوە تەواوی نەخۆشی مسلمانان بۆ خاتینەوە جوانەکانی خۆت بۆ خاتی ئیسمی عەزەمت یا رب العالمین. باوکی ئەسما دوو تەوەری باس کرد یەکێک درۆ و فێڵی زۆر کە دوعا هۆکارە بۆ دوعا قبول نەبوون و هەولێر گۆڕاوە بەرەو خراپەکاری کە باوکی ئەسمای بەڕێز ئێمە ئەزانین کەناڵانێکی زۆر هەیەکەوە ئیش ئەکا لەسەر ئەوەی کە خەڵک بەرەو ئیفساد و خراپەکاری بە کەناڵەکانی شێطان زۆرە دەرگاکانی شێطان زۆرە بۆی خەڵکی بەرەو خراپەکاری بەرێ لەگەڵ ئەمانەشە عزیزان و خۆشەویستانم ئێمە لایەکی تریش ئەبینین کە ئەلحەمدولله لەگەڵ بوونی ئەو هەموو ئیشە لەسەر خەڵک هێشتا دڵی بەدین خۆشە خەڵک خوای گەورە یعنی دەرونی پڕ کردووە بەوەی کە بەرەو چاکەکاری بێت. اینجا ئینسانی مسلمانیش طبیعی لە حیاتی خۆیان تووشی گوناه و تاوانکاری ئەبێ بەڵام بەتایبەتی ئامۆژگاری کچانی بەڕێزمانەکەین هەولێر حورمەتی زۆر گەورەیە تکایە حورمەتی بپارێزن خوا حورمەتان بپارێزێ. دایکی محەممەدی بەڕێز کە داوای دوعای خێری کرد ئێمەش دوعاکەین کە خوای گەورە دڵ دەرونی ئارام کاتەوە و دوعای سوورەتی ئەلەم نەشرح کچی بەڕێزم دایکی محەممەد زۆر سوودی هەیە بۆ ئەوەی بەڕاستی ئینسان بیخوێنێ لەو کاتانێکەوە قەلەقە ناڕەحەتە تەجربەی عولەمایە و زۆر ئیسفادەی لێ ئەبێ و دەرونی زۆر ئەکرێتەوە. خوشکە نورژین باسی ئەو دوعای یونس عەلەیهی سەلامی کرد دەستخۆشی لێ ئەکەین. خوشکە نورژین کچی بەڕێزمان کە خوا جەل جەلالوه ئەم ئاەتانەی بەبێ حکمەتدا نەناوە و دڵنیا بن یونس عەلەیهی سەلام چۆن ڕزگاری بوو لە سکی حوتە ناو یعنی لە عمقی دەریایە ئەوە خۆی گەورە دەرگاکانی خێر ئەکاتەوە و ئەوە نمونەیەکی واقع بوو کە خوشکمان نورژین باسی کرد. دایکی سومەیە باسی کوڕەکەی ئەکات کە زۆر خراپە و دوعای بۆ ئەکات ینی داوای دوعای خێری کرد لە بەڕێستان کە ئێمە داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار کە خۆی گەورە هیدایەتی زیاتر بدا. خوشکە بەڕێزمان دایکی سومەیە نابێ ماندووبی لە پەروەردەی مناڵە و چەنێ مناڵەکان ناڕەحەت بن بە ئێش بن بە ئازار بن تۆ لە هەر هەمویانە ئەجر و پاداشتی خۆت وەرئەگری. ئیشی ئێمە ئەوە نییە مناڵەکانمان باش بێ ئیشی ئێمە ئەوەیە کە چەندێک توانیومانە بە بەرنامەی خوا مناڵەکانمان جۆشکەین. سوپاس بۆ خوا کە مناڵەکە چوار نوێژەکات و دوعاکەین داوا ئەکەین کە خۆی گەورە هیدایەتی زیاتر بدا نوێژی پێنجەمیشی ڕێکوپێک لە کاتی خۆیان جێبەجێ بکە و زۆر گرنگە سوورەتی ئەلەم نەشرح بۆ بەڕێزیشت بۆ سەر ئەو مناڵەکە بیخوێنی وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم أو آية تجعينا زور كاريگەری هەیە لەسەر ئارامی ماڵەکان
داوامە لە ذاتی پاکی پەروەردگار لە کۆتایی ئەم بەرنامەیەدا کە دەرگاکانی خێرمان بەسرا واڵاکە عاقبەتمان پڕخێرکە خوای گیان داوا لێ ئەەکەین ئەو بەڕێزانەی کە لە شاری هەڵەبجەی خۆشەویست لە شاری هەولێر تووشی ناڕەحەتی و ئێش و ئازار بوون و تووشی فتنە و مصیبەت بوون خوای گیان لە شاری سلێمانی خۆشەویست داوات لێ ئەەکەین کە دەرگای خێریان بەسرا واڵاکە و بەڕێزانی ستۆدیۆ لە هەڵەبجە و هەولێر داوا ئەەکەین خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی خۆی بەسەریانە بارێنێ و تەواوی بیسەرانی بەڕێزمان کە گوێبیستمان بوون تا کۆتایی ئەم بەرنامەیە داوات لێ ئەەکەین یا ڕەبی پەروەردگارە لێت ئەلاڵێنەوە ئەپاڕێنەوە کە مصیبەتەکان لەسەر دڵ و دەروونمان هێواش کەرەوە یا ڕەبی خوای گیان ئارامی بۆ دڵمان بگێڕەوە ئارامی بۆ ماڵمان بگێڕەوە ئارامی بۆ وڵاتەکانمان بگێڕەوە آمين آمين والحمد لله رب العالمين.